This telescope is one of لە humanity's چەند ڕۆژی ڕابردوودا ئاژانسی بۆشایی گەری ئەمریکا کە بە ناسا ناسراوە لە کۆشکی سپی و لە ئاهەنگێکی تایبەتدا چوار وێنەی گردون و بۆشایی ئاسمانی نمایش کرد کە لەلایەن ڕوانگەی فەلەکی جیمس ویب گیراون. جیمس ویب پێشکەوتوترین ڕوانگەی گردونیە و تێچووی دامەزرانەکەی $10 ملیار بووە. بەپێی زانیاریەکانی ئاژانسی بۆشایی گەری ئەمریکا ناسا دوای هەوڵە بەردەوامەکان بۆ دەرخستنی یەکەم چرکە ساتی دروستبوونی گردون گەیشتووە بە ئەنجامێکی سەرسوڕهێنەر. طبعاً پرسیار ئەکرێ چۆن ئەتوانرێت لە ڕێگای شەپۆلی خواردسوورەوە ئەم بابەتە زانیاریان دەستکەوێت. ئەویش ئەوەیە کە کاتێک کە ڕووداوێکی گردونی ڕووەدا یان هەر ئەستێرێک لە ناو ئەسێت یان لە کاتی دروستبوونیە و لە کاتی لە ناوچوونیە ئەو وزانەی کە هەیەی طبعاً بە تەواوەتی کۆتایی پێ نایە بەڵکو شەپۆلێکی خواردسوور ئەمێنێتەوە چۆن ئێمە خۆمان کامێرەی شەوان بەکارهێنین شەپۆلی خواردسوور لە ڕێگەی شەپۆلی خواردسوورەوە ئەتوانێت لە تاریکیدا شت ببینێت ئەویش بە هەمان شێوە لە قوڵایی گردونە ئەو شەپۆلە خواردسوورانە وەرەگرێت و لە ڕێگەی جۆرە ئامێری زۆر پێشکەوتووی تری ئەلکترۆنیوە ئەتوانرێت ئەو شەپۆلە خواردسوورانە بیکا بە وێنەی ڕاستەقینەی ئەو کاتە. بانخوازێکی ئیسلامی پێی وایە بڵاوبوونەوەی چەند وێنەیەکی نوێی گردون کە دەسەڵاتی خوای گەورە دەنوێنێت ڕاستە بۆ مرۆڤ باوەڕدار و خواناجێی دڵخۆشیە بەڵام کاریگەری ئەو تۆ دروست ناکات چونکە دەسەڵاتی خوای گەورە لە هەر گردیلەیەکی گردون و بوونەوەردا بەدی دەکرێت. بەڵام ئەگەر ڕاستیش نەبێ ئەمە وەکو مسلمان هیچ زەرێکمان نەکرێت چونکە ئێمە سوێن لەسەر ئەو شتانە ناخۆین و پێمانوانی ئەوە یەقین بێ ئیشی بەشەر ئەڵێن ئیشی بەشەر ئەکرێ ڕاست بێکرێ ڕاست نەبێ و لە قورئان و سونەتا هیچ بەڵگەیەکمان نییە لەسەر ئەوەی ئەم بوونەوەرە کاتێکی هەیە دڵنیای لەسەر ئەم بوونەوەرە سەرەتایەکی و کۆتایەکی هەیە بەڵام سەرەتایەکەی کێ و کۆتایەکەی هیچ بەڵگەیەکی یەقینیمان نییە لەسەرەوەی کە بڵێ تەمەنی ئەم بوونەوەرە ئەوەندە ساڵە کەسێک بڵێ پێشبینی ئەەکەم ئەمەش هەروەرە گیراوە بەڵام بیکاتە یەقین و بیکاتە ئەوەی کە بڵێ شتێکی زانستی ئەوە لا ئێمە وەکو مسلمان وەرگیراو نییە باوەڕمان پێ نییە. بڵاوبوونەوەی وێنە نوێیەکانی گردون کاردانەوەی بەرفراوانی لێکەوتەوە و ڕای گشتی جیهانی بە خێرایی کارلێکی لەگەڵ کرد. زۆرینەی ڕای گشتی جیهان ئەم وێنانە بە دەستکەوتێکی زانستی گرنگ لێک دەدەنەوە و پیان وایە مرۆڤایەتی دەگەیەنێتە سەرەتاکانی دروستبوونی گردون لە بەرامبەردا بەشێک لە توێژەران و ئەو کەسانی بەدووادا چوون بۆ هەواڵە زانستیەکانی گردون دەکەن ڕای جیاوازیان هەیە و دەڵێن تەنانەت ئەو زانستەش کە ناسا پێشنیازی کردووە جێی تێبینی و قسە لەسەرکردنە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی